ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵتانە بەردەوامە بین و وتەوەری سۆدیۆمان هەیە. جا باسێک لەواکەین کاتێک کە میوزیک و دیمەنی دڵڕفێنی شاری سلێمانی ئاوێتەی یەکتری ئەبن بەرهەمێکی هێندە جوان دروست سەبێت کە ڕاستەوخۆ ئەچێتە نێودڵەوە بەرهەمێک کە تایبەت کراوە بە شاری سلێمانی و ئەم بەرهەمە لەلایەن پرۆجێکت یانزەوە دروست کراو و ئەم شەو کاتژمێر 8 بڵاو بێتەوە. بەڵام ئێمە ئەمڕۆ لە کورسات مەگەزینەوە بینەری بەشێکی ئەو بەرهەما بین و ئەمڕۆ میوانداری کاک دیلانمان کردو کۆمەڵە گفتوگوی لەگەڵاکەین سەبارەت بە ئەم بەرهەمە و بەرهەمەکانی دیکەشیان کە هەر لە ئەم مانگە و مانگی داهاتوش بەرهەمی دیکەیانەبێت. کاک دیلان بەخێرێ بۆ سەدەی کورسات مەگەزین. زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵ بووم کە لێرە بووم ئەمڕۆ. زۆر سپاس بۆ تۆ. سپاس دەکەم. جا ئێوە هەمیشە بەرهەمەکانتان لە مێرگەپان و لە سروشتی جوانی شاری سلێمانی پێما بێت هەموو شارەکان بێبەش ناکەن و بەردەوام هەموو شارەکانەوەی بەسەرکەنەوە. ئەم جاریان شاری سلێمانیتان بەگشتی هەڵبژاردووە. چی بۆ ئیلهام بەخش کە ئەم جاریان دیمەنی شاری سلێمانی بەکار بهێن و بەرهەمەکەش ناوبنن سلێمانی؟ ڕاستە ئێمە دەمێکە بیرۆکەی ئەومان هەبووە کە بتوانین لە ڕۆی ئەو پرۆژێکتانەی کە دروستێکن ئەو موزیک و گۆرانیانەی کە بەرهەمێنین بتوانین ئەو دیمەنە جوانانەی کوردستان بەگشتی هەبێت و ئەم ڤیددیوانی کە پێشتر هەمان بووە زیاتر مێرگەپان بۆ دووکان بووە و بە خۆشحاڵیەوە ئەم بەرهەمەی کە ئەمڕۆ بڵاو بێتەوە بەناوی سلێمانیەوە ڤیوێکی زۆر جوانمان هەڵبژاردووە کە سەرجەم سلێمانی ئەو باوڵین ئەو جوانی لە پشتی ئێمەوە دەرەکەوێت و خۆشحاڵین کە بتوانین لە داهاتووە ناوچەکانی تری کوردستان هەمووی بگەڕین و هەوڵمان ناوە کە بتوانین مۆرکی پرۆژێکتی یانزە پارێزین و ستایلەکەمان مۆرکێکی کوردی پێوە بێ و مۆدێرن بێ و بتوانین بە کلیپەکانیش خزمەت بە ئەوە بکەین کە ئەو جوانیانەی کە هەمانە لەم وڵاتە شیرینە پێشکەشی بکەین. دەستە خۆش بێ کاک دیلانجا بینی خۆمان ببینەران من لە پێش بەرنامەکە بێگومان هەرمیوانێک بێت ئەبێت ئەگەر نووسەر بێ کتێبەکەی ببینم ئەگەر هونەرمەند بێت بەرهەمەکەی بینم و کاک دیلانیش بەرهەمەکەی نردو منیش بەشێک لە بەرهەمەکەم بینیەوە ئەتوان بڵێم وەڵا هەمووین بینیوە بەرهەمێکی زۆر جوان بوو جا حەز ئەەکەم بۆی کە گفتوگوی زیاتر لەسەر بەرهەمەکە بکەین بینەری بەشێک لە بەرهەمەکە بین. دەستان خۆش بێت کاک دیلان جاوە کاک دیلان هێشتا هەر لەگەڵ بەرهەمەکە هەرماوەرەوە سەری ئەجوڵان لەگەڵە ساکسیفۆنەکە بۆ نێناوە بالمناسبە وەڵاهی حەزم کرد ئەمڕۆ زیاتر سێری کلیپەکە بکەین و باسی کلیپەکە بکەین ئینشەڵا لە داهاتوە بۆ لە داهاتووە ئەوە بینەرانەوە ژاگادار بن بەڵێن یاوە کە لە داهاتوە ساکسیفۆنەکەی بێنێت ئێمە زۆر دڵخۆشە بین بێگومان هەست ئەەکەیت ئەو دیمەنە لەگەڵ ڕیتمی میوزیکەکە چەند بە جوانی تێکەڵ بووە ئێوەش پێما بێم بەسەکەتان ڕێک ئەوە بووە حەزم کە باسیەوە بکەم یعنی چەندین ساڵە خەونی منەوە بۆ کە شتێکی جیاواز بکەین و بینەرانیش خۆیان کە ئەم شەو کاتژمێر 8 حەزەکەم باسیەوە بکەم کە لە یوتیوبی فەرمی یانزە بڵاو بێتەوە هیوادارم بینەری کلیپەکە بن و گوێبیستی ئەو موزیکە بن خەونی من بوو کە شتێ بکەین جیاواز بێ و هیوادارم ئەوانەی کە گوێبیستە بن و بینەرە بن ڕای خۆیانمان پێ بڵێن و
لە بەلای کۆمنتەکانە خۆمە زۆر ڕێخۆیان بڵێن. جوانە بەڕای من زۆر تایبەتە لای خۆم لای هاوڕێیانیش و ئەمە سوپاسێکی زۆر تایبەت بۆ هاوڕێیانم لە شاری بابان چونکە ئەوەم بیر نەچێ ئەوان هەستان بە دابینکردنی ئەو پێداویستی و بە کورتیەکەی سپۆنسەری ئەوەی کە ئێمە بتوانین ئەم کلیپە جوانە بەرهەم بێنین و هەر لە جێگەکەی ئەوانیش بوو چونکە هەم ناوەکەی ئەوانیش جیاوازە شاری بابان ینی ناوێکی زۆر کوردی و سلێمانیانە جوانە سلێمانی ئەسلین واڵن ئەم جێگەش کە هەڵمامژار ینی یەکێکە لە جێگە هەرە بەرزەکانی سلێمانی و خۆشحاڵ بووین کە توانیمان ئەم بەرهەمە جوانە بەرهەم بێنین و ئەمە سوپاسی هەموو ئەو هاوڕێیانە بکەم کە لە با بڵێن لە وێنەگرتن و لە ئیدیت و ئەوانە سوپاسی هاوڕێم کە لە وەکو ئەندامێکی پرۆجێکتی 11 حەمە عەباس کە هەستا بە ڕیکۆردکردنی ئەم کلیپە کاکە لە هۆن و هەموو ئەو هاوڕێیانەی تریش کە لەگەڵمانە بوون دڵخۆشم زۆر ئیتر هیوادارم هەمووان ئەم شەو کاتژمێر 8 بینەری ئەو کلیپە تایبەتە بن. ئێمەش هیوادارین کە بینەری کلیپەکە بن و کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوە بێت پێمان بڵێ کە ئەو بەرهەمانی دیکەکە لە ژێردەستی پرۆجێکت 11 بە نیازە لە چەند ڕۆژی داهاتوە مانگی داهاتوش بڵاوی بکاتەوە لە کامە بەرهەم پێک هاتن چونکە هەندێکیان پێم وا بێ نۆستالژیان لە نێو کوردەواری خۆمانە. ڕاستەوە من بۆ یەکەمین جار لێرەوە لە کورسات مەگەزینەوە ڕاگەێنم بە خۆشحاڵیەوە لەم مانگەیە لە مانگی 8 بێزگە لەم بەرهەمە دوو بەرهەمی کەمان بڵاوە بێتەوە هەر لە هەمان لۆکەیشنایە کلیپمان بۆ کردووە و کەمێک جیاوازترە لە ڕووی وێنەگرتنەوە لەم کلیپە. بەرهەمی دۆمان موژدە بولبول کە هەر ئاوازی خۆمان و ئەرێنجی کاکەپوریایە کە لەگەڵمانایە و بەرهەمی سێمان کەڤەرە کە زۆر لە ناو خەڵکە ئاشنایە کە ئەویش گۆرانیەکی فۆلکلۆری کوردیە کە ئێمە بە ئازیزانمان لە گروپی کامکاران جۆمان لێ بۆ ئەویش کە تراکی ئەیبێنن بێنە هەر لێرە نوێمان کردوتەوە و هیوادارین ئەم مانگە ئیتر کە کلیپەکانمان بڵاو کردەوە خەڵک خۆشحاڵە بین کە جۆبیز بێت و بەدڵی هەمووان بێت. جا کاک دیلان پرسیاری ترم بۆ دروست بوو لەبەرەوە کۆتایی پێ ناهێنم. جا هەمیشە لە قسەکانیشتا ئاماژە بەواقع ئەڵێ خەڵک با پێمان بڵێن کە بەلایەنەوە چۆنە و ئەوەی کە خەڵکی ژەگەر دیقەت بن سەرنجی ئەوە بن ئێوە بە شێوەیەکی گشتی ئەو بەرهەمانە هەڵەبژێرن کە نۆستالژیان و ئەتانەوێت خەڵکی زۆر بەدڵیان بێت بۆیە داوای بۆ چوونەکانیشان لەکەن. ئایا کۆمنتەکان ئەخوێنەوە کاتێک کە داوای بەرهەمێکتان لێ بکەن ئێوە ڕاستەخۆ بیر لەواکەنەوە کە بەرهەمی داهاتووتان ئەم بەرهەمەیان بێت چونکە خەڵکی داوای کردو و حەزیان لێتی. من پێم وایە هەمومان بە ڕەخنە و تێبینی دروستە بین و یەکێک کە لە ڕەخنە و تێبینەکان لێمان گیراوتیان پرۆجێکتی 11 بەس کەڤەرەکاتەوە ئەوە تا توانیمان پرۆجێکتی 11 سلێمانی بەرهەم بێنێت ئەو موزیکە هیوادارم هەمووان جۆبیز بن و تراکی دۆممان هەری خۆمانە ئەو ڕەخنەیەمان نەهێشت و بەرهەمی تریشمانەیە کە هەری پرۆجێکتی 11 میلۆدی و شعروانە لەبەرەوە زۆ بەلامەوە گرنگە هەمومان بەلامانەوە گرنگە هەمیشە کە بەر خەڵکە کەوین یا لە سۆشیال میدیایە من یەکسەر تێبینیمانە چێتە سەرەوەی بزانین خەڵک چونکە ئێمە ئەم بەرهەمانە بۆ چێ بڵاوکەینەوە بۆ جۆگری ئازیز بڵاوکەینەوە لەبەرەوە زۆ گرنگە بزانین ئەوان ڕایان چیە تێبینیان چییە و ئێمە هەمووی خێنسە سەرمان و ینی هەموویکو تێبینی لای خۆمانە نووسینەوە و ئیشی لەسەرەکەین بۆی بتوانین بەرەمی جوانتر بەرەم بێنین. هیوادارین بەردەوام بن. زۆر سپاس. کاک دیلان هەرگیز هەبووە ڕەخنەیەکی هێندە قورست لێ بگیرێ کە زۆر لەسەر دڵە گرام و بێت و هەست کردبێ ئەمە ڕەخنەیەکی ڕوخێنەرە دروستکەر نییە؟ بەڕای من ڕەخنەی ڕوخێنەر گرنگ نییە هەبێت و ئەگەر کەسێکی شتێکی وای کرد بێ بڕوا بکەن هەر لەو کاتەیە لە یادم نەما بۆ ئێستا نازانم کامە بووە چونکە من لەو شوێنە لەو جێگەیە کەیەکێک بێ شتێک بکا کە ڕوخێنەر بێ بۆ ئێمە هەر لەویا لە بیریەکەم و گەرنیشی ئازاکەم بەڵام تێبینی و ڕەخنەی هونەریانە گرنگە و زۆر گرنگە من ئێستا ئەم بەرهەمانە پێشەی بڵایکەینەوە ئەینێرم بۆ هاوڕێ موزیسیانەکان بۆ کەسانەی کە لە بواری هونەریا ئیشەکەن ئەم کلیپە چەنەها کەس بینیوێتی و چوومە تێبینی خۆتمان پێ بڵێ بزانین چی بکەین بۆی باشتریکەین و ئەگەر لێرەشان نەمانتوانی بێ وەکو پێویست
کاری لەسەر بکەین لە داهاتوە کاری لەسەرەکەین. زۆر باشە. لە قسەکانیشتا سەرنجی ئەوم یا باست لە جیاوازی کرد، باست لەوە کردکەوە حەز ئەکەن هەمیشە کاری جیاواز ئەنجام بن. کەواتە ئەم کارەی کە ئێستا ئەنجامتانیاوە بۆ سلێمانی و ناویشتان ناوە سلێمانی ئەتوانین بڵێن چ جیاوازێکی بێت لەگەڵ بەرهەمەکانی ڕابردووی پرۆجێکت 11. ئەگەر سێری بکەین بەرهەمەکە من خۆم زۆ چێژم لێ بینیەوە هەم لە ڕووی موزیکەوە و ئەم بەرهەمەش تۆزە لەوانێ بۆ خەڵک جیاواز بێ بۆ لەبەرەوەی ئێمە بەرهەمەکانمان زیاتر گۆرانی شیتیا بووە بەڵام ئەم بەرهەمە بە دەنگە جوانەکەی کاکە سەرکار کە مەقامێکەڵێ ئەو شێوازی مەقاموتنەش تۆزێک لە سلێمانیا باوە ئەو شێوازی وتنەوەیە و بەرهەمەکانی ترمان گۆرانی تیا بێ بۆیە ئەبێ ئەوەش بکەین جیاوازەکەی چێ کە موزیکە باشە حەزمان کەوکو گروپ بەرهەمێک بڵاوکەینەوە کە موزیک بێ چونکە حەزەکەین زیاتر خەڵک وەکو گۆرانی چۆن چێژە بینێ لە موزیکیش چێژ بینێ و جیاوازی هەم لە ڕووی ڕووناکیەوە هەم لە ڕووی ستایلی ئێمە بەڕاستی زۆر سەختیەکی زۆرمان بینی هەتا بتوانین ستەیج و ڕووناکی و ئەم هەمووشتە بەرینە سەرەوە و ینی تۆزێک شتێکی گران بوو ئەنجامە زۆر سپاسێکی تایبەتی کاگێرش بکەم کە هەستا بە دابینکردنی لایتین و ستەیج و ئەوانە و من بەڕاستی پێزانم بۆ هەموو هیلاکی کە هەموو هاوڕێیان لەگەڵمانە چەشتیان ماندوو نەبن. زۆر سپاس. کەواتە کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوە بێت پەیامی ئێوە پەیامی پرۆجێکت 11 بۆ گوێگران و بینەرانتان چییە؟ حەزەکەم بەناوی هەموو هاوڕێیانیشەوە قسە بکەم ئێمە ئەڵێن لەم بارودۆخە سەختی کە لە جیهانە گوزەرێ لە وڵاتەکەی هەنێ جار زۆر بارگرانی هەیە لە ڕووی سیاسیەوە بێ هەر شتێکەوە بێ ئێمە وەکو پرۆجێکتی 11 هەوڵماناوە هەر موزیک و گۆرانی بڵاوکەینەوە و هونەر پێشکەشکەین. دەستە خۆش بێ کاکدیلان زۆر خۆشحاڵ بووین کامڕۆ لەگەڵماناویت هیوادارین هەمیشە بەردەوام بن و هەمیشە بەرهەمی جوان بڵاو بکەنەوە کە بڵاویشتان کردەوە کورسات مەگەزین لە یاد مەکەن. بە خۆشحاڵیەوە زۆر سپاس بۆ تو دووبارە بەخێر بێت. زۆر سپاس.